ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ثم أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشکان و برایان، دانیشتوان و مسلمانانی شارۆچکەی تەکێ، خۆشحاڵم لە خزمەتتانە بۆ جارێکی تر شاد دەبم. ئایز و خۆشەویستەکانم، دیارە لە یادێکی ئاوایە، یادی 8 مارس، یادی ڕۆژی ژنان یاخود ئافرەتان، دوو کۆڕمان حازر کردووە. دانەیەکیان لە خزمەتی جەنابتانە، دانەیەکیشیان لای موسڵمانانی هەولێر بە ناونیشانی هەشتی بێبەهەشتی مارس. لە وتاری ئەمڕۆیە یاخود لە کۆڕی ئەم بەشەیە باسێکی ئازادی ئافرەتانەکەین. ئایا ئافرەت هەتا چەندێک ئازادە و تا چەندێک ئیشی بۆ کراوە و تا چەندێک خزمەت کراوە. لەبەرەوە ئەگەر بەشێکی وتارەکە لای جەنابتانە و دیار نەبێت، دیارە لە شوێنێکی تر باسەکرێ ئینشاءالله، و دوای ژۆک و ئەلبومێک بۆ خوشکان بڵاوەکرێتەوە. خۆشەویستان و ئازیزانم، تەبەن دیارە هەر لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵی خەڵک بە ناوی کۆمەڵی ڕێکخراوەوە هاتوون و بەبێ کار و بەبێ ئیش و بەبێ بەرنامە، وەکو ئەوەی کە ئافرەتانێک لە ناو جەهەنەما بمن و ئەمان بیانەوێ دەریان کەن بۆ ئەسحابی ئاراف و بەسەر پردی سڕاتا بیان پەڕێنەوە بیان بن بۆ باشت. ئێمە لەگەڵ ئەوەیین کە هەتاوەکو ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش بە حوکمی ئەوەی کە پیاوان بۆ خۆیان فشارێکی دەرونی قورسیان لەسەر بوو، ئەم فشارە ڕەنگی دا بۆ سەر ئافرەتانیش. ئەمە شتێکی طەبیعیە. ئینسان ئەگەر زەختێکی لەسەر بوو، دیکتاتۆرێک هەبوو، زوڵمێک هەبوو، دەسەڵاتی نەبوو بەسەر زاڵمەکە یا زوڵم لە خوار خۆیەکە، ئەو کەسەی کە لە مەکتەب مامۆستاکەی لی تووڕابێ، یە لە دەرگای ماڵەوە یا خوشکە بچکۆلەکەی لێکاتەوە، بینە خوشکە بچۆلەکەی لەم بچووکترە، مامۆستاکەشی لەم گەورەترە، مامۆستاکە لەم تووڕەبۆلی داوە لە مەکتەب، ئەمیش هەڵەسێ لە خوشکە بچکۆلەکەیە، ئەو بۆ درەنگ دەرگاکە و لێکردمەوە. چەندێکە من لەبە دەرگا لەبەرەوە خۆرە وەستاوە. ئەمە علامەتی چیە؟ پێ وتێ دیسپلیسمێ. ئەمە حاڵەتێکی نەفسیە ئینسانەکە واکات، کوردوتەنیە لێ بە هین ناوێرێ، بە کۆپانەوێرێ، ئەمە ئاوای لێیە. دەرەقەتی سەر و خۆی نایە، بە خوار خۆیە وێرێ. هەرچی زوڵم و ستەمێکیش کاتی خۆی لە سەدەمی دیکتاتۆریەتا کەوتووە سەرگەلی کورد، ئەهاو بە خوار خۆی ڕشت. لەبەرەوە گەنجی ئێمە فیرار بوو، گەنجی ئێمە هەوەیەکی فورسانی لە بەخیا بوو، گەنجی ئێمە پارەی پێ نەبوو، گەنجی ئێمە بێکاسبی بوو، گەنجی ئێمە تەنزیم بوو، گەنجی ئێمە پێشمەرگە بوو. لەبەرەوە نێزانی ئەم زوڵمەی کە لەسەرێتی بەچێی دەرببڕێ، ناچار بەخوای خۆر دەرەبڕی. ئەمە شتێکی طەبیعیە، ئەمە شتێکە ڕووی داوە، بەڵام عوزر نییە بۆ دوای ئەم حاڵەتە نەفسیە، دوای ئەوەی کە ئینسان لە ئیسلام تێگەیشت، بێ هەمان زوڵم دووبارە و سێبارە بکاتەوە. خۆشەویستان و ئازیزانم، ئەو زوڵمەی کە لە ئافرەت کراوە لە کۆمەلگای ئێمەیە وای کردووە دەمی کۆمەڵی خەڵکمان لێ بکرێتەوە بە حەق یان بە ناحەق. ئێمە لەگەڵ ئەوەیین، پیاوانی پێش ئێمە، خەڵکانی پێش ئێمە بەشێک لە بەشەکانی زوڵمیان کردووە، بە کوشتنی ئافرەت بێ، بە لێدانێکی توندی ئافرەت بێ، بە دەرکردنی ئافرەت بێ، بە بێبەشکردنی ئافرەت بێ لە میرات، بە زەخت و زۆر و کارپێکردنێکی زۆر بێ لە ناو باخچە و لە ناو کێڵگە و لە ناو باخ و لە ناو حتا پشتیر و خان و وڵاخی خۆیە. لەبەر ئافرەت زەختێکی زۆری لەسەر بووە، ئەبوایە خزمەتی مێردەکەی کە، ئەبوایە خزمەتی مناڵی کە، ئەبوایە خزمەتی پیاوەکەشی بکە، لە هەر کامێکیش لەمانەیە کەم تەرخە بووایە بەشیتی هەڵام بوو، یان بەشی دەرکردن بوو، یان بەشی چەپسانەوە بوو. ئەمە وای کردووە
کە کۆمەڵێ خەڵک وابزان ئەمەی کە بۆمان هاتووە ئەمە کەلتورێکی ئیسلامیە نەخێر خۆشەویستەکانم ئەمە ئیسلام فڕی پێوە نییە بەڵکو ئەمڕۆ کۆمەڵێ خەڵکی ئەلمانی کە بانگەشە بۆ ئەمە ئەکەن کە پێیان وایە ئافرەت ئەمڕۆ نائازادە ئافرەت دەبێ ئەمڕۆ سەربەست کرێ ئافرەت بۆ وەکو پیاوی نەدرێتێ من تەحەدایەنەکەم ئەو پیاوانەی کە بانگەشە بۆ ئەمە ئەکەن زۆرینەیان بەشی خوشکەکانیان لە میرات دابێ بگرە بە عەکسەوە کە هاتۆتە سەر میرات کاکە ئەمە ماڵی باوکمانە و ئەوە قەتعەیە ئەرزی داوە بە خوشکەکانی و باقی شتەکانی هی ئێمە هی براکانە ئێوە چیتان کردووە ئێوە چیتان هەیە ئێوە کەی تێکۆشاون ئێوە کەی ڕەنستان ناوە ئێمە کارێک و هەوڵێکمان دابێ لەگەڵ باوکمانە کردومانە لەبەرەوە ئەمە وای کردووە خۆشەویستەکانم بە حەق یان بە ناحەق بە خۆشی یان بە ناخۆشی ئەم شتانە کە کابرا حاجی بووە شێخ بووە مەلا بووە کە ئەمانەی کردووە خەڵک وای زانیوە ئەمە لە ئیسلامەوە هەڵقوڵاوە نەخر خۆشەویستەکانم ئەمە هیچ ئەساس و ئەسڵێکی نییە تەنها ئەوەندەتان پێڵێم ئەوانەی کە بانگەشە بۆ ئازادیەکی ڕەهای ئافرەت دەکەن ئەوانە بۆ خۆیان باە مەخەڵیسن یان ئافرەتێکە بۆ خۆی شووی نەکردووە یاخود دەستی لە هەموو شتێ بەر بووە یاخود هەم مانگە و لە باوشی پیاوێکایە دوو لە ڕووی مەجلیسەکە یاخود دووسێ دەستی گۆڕیوە یاخود ئەم پیاوە ئاگای لە ماڵ و بناڵی نەماوە حەزەکات چۆن خۆی هەموو شتێکی لە دەستدا و شیرازە پساوە خێزانەکەی حەزەکە خێزانی مسلمانانیش ئاوا بن وەدوا لەو تەکفڕونە کەما کەفەڕوا فەتەکوونونە سەواء چۆن کوفریان کرد حەزەکەن ئێوەش کوفرکەن بۆی کە وەکو یەکتان لێبێ بۆی کە لە گەڕکا دەستی بۆ ڕانەکێشێ بڵێن جا خۆ گەڕەک هەمووی هەروایە شارەکە هەمووی هەروایە کاکە خۆر من نیم لەبەرەوە ئەم ئازادیەی کە ئەو بانگەشەیەکە ئێمە لێرە و دوعای خێریان بۆ ئەکەین ئەڵین خوایە ئەو کەسانەی ئەو مەسوولانەی ئەو خەڵکانەی ئەو ڕێکخراوانەی بانگەشە بۆ بەرەڵایی ئافرەتەکە نەک ئازادی خوای گەورە بەکچەکانیان کۆرپەلەیەکی جوانیان باتێ بەڵام بەبێ پیاو اینجا بابزانم ڕووی خۆیان بۆ شۆ دەرەکەن بابزان ئەمە مستەمەیەک و کۆمەڵگایەکی ئەوروپیە کە ئەمان بانگەشەی ئەمەی بۆ بکەن یاخود کۆمەڵگایەکی کوردەواری محافظە ئەو بانگەشەیی کە ئەکرێ ئەمڕۆ دیقەت بن لە ناو تەلەڤیزۆن و لە ناو ڕۆژنامەکانە کۆمەڵێک قسەیە دووبارە ئەکرێتەوە وەکو تووتی ئیسلام بۆچی مافی ئافرەتی نایە چۆن ئەبێ شایەتی ئافرەتێکی خوێنەوار بەرامبەر پیاوێکی نەخوێنەوار بێنا لە تەلەڤیزۆنا پێی وایە کە خوا زوڵمی لە ئافرەت کردووە تۆ نازانی چۆن نانەخۆیت و چۆن پیسایەکەت دائەنەی ئەتەوێ خالقێک کە ئینسانی دروست کردووە بەرنامە بۆ ئەو داڕێژیت بەخوا بڵێ ئینسانە بێت چ حەقێکی هەبێ ئەمەی کە ئەمڕۆ وترێتەوە وەڵا ئافرەت بۆچی کورسیەکی هەیە لە پەر نەعەفوەن ئافرەت بۆچی وەڵام نیو بەشە با بۆچی پیاو بەشێ بەرێ ئافرەت بۆچی زوڵمی لێ ئەکرێ چەند خەتەنی ئافرەتەکەن ئافرەت بۆچی دوو کەسیان بەشایەتی قبوڵە بێ ئافرەت بۆچی لە ماڵەوە بێ ئەی بۆچی پیاو لە ماڵەوە نەبێ ئافرەت بۆچی لێ ئەدرێ ئافرەت بۆچی دەرەکرێ ئافرەت بۆچی لە میرات بێ بەشەکرێ منیش ئەم پرسیارن لەگەڵ تۆ ئاکەم بەڵام هەمینە بەشێ لەم پرسیارە ناکەم لەبەرەوە کۆمەڵە قسەیە و دووبارە و سێبارە و چواربارە و بۆ پیاوێ بۆی هەبێ چوار ژن بێنێ بۆ ژن بۆی نەبێ چوار شوو بکە سبحان الله یعنی من هەتا ئیستاکەینە ئەو من 20 ساڵە جۆگرم لەمە تێنەپەڕیوە هەتا ئیستاکەینە ئافرەت بۆچی کە بچێتە دەرەوە مەحرەمێکی وێ ئەی بۆچی پیاو نایەوێ ئەی بۆچی کچ ئەگەر شوو بکە بۆچی پێویستی بە مەحرەمێک و بە وەلی ئەمرێکە بۆچی پیاو نایەوێ ئێمە وشتمان خەڵک هەیە بە قاچێک خەڵک هەیە بە دوان خەڵک هەیە بە چوارتی یەکەوێ ئایزەکەم کە تۆ فەسلەجە و سروشتی ئینسان نازانی دەم لە هەندێ شت مەکوتە خوای گەورە کە ئینسانی دروست کردووە هەر یەکە و فەسلەجەیەکی یاوەتێ هەر لە تەشریحی ئینسانە دەرەکەوێت من و تۆ جیاوازین خوشکی من تۆ نابی بە منیش نابم بە تۆ هەموو دنیا بم بە کۆڵما من نابم بە ئافرەتێک و ناتوانم ئەوەی کە تۆ پێتەکرێ من پێم بکرێ تۆش بە هەمان شێوە لەبەرەوە ئەبێ لە مافەکانیشمانە بە ئۆتۆماتیکیەن جیاواز بین ئەبێ لە واجبەکانیشمانە جیاواز بین ئەمە شتێکی بەدیهیە من و تۆ کە لە هەموو شتێکمانە جیاواز بووین حەقی مناڵ و گەورەیەک ئەبێ بە یەک
نەخێر تەنها مشکلی ئەم مناڵە چیە تەنها ئەمە باڵغ نەبووە ئەی بۆ نابێ بە گەورەیەک لەبەرەوەی کە حەقی ئەم مناڵە واجبی ئەم مناڵە ئیشی ئەم مناڵە جایە لە گەورەیەک ئەی ئیشی ئافرەت ئەی فەسەجەی ئافرەت ئەی تەشیحی ئافرەت ئەی پات هەموو شتێکی ئافرەت جایە لە پیاو کەواتە ئەم دووکیانە نابن بە یەک بشتەوێ هەردووکیان بخەیتە قاڵبێکەوە لێت تێکەچێ ئەم شتانەی کە ئەوترێ ئەم شتانەی کە باسەکرێ ئەم شتانەی کە دووبارە و سێبارە ئەکرێتەوە باشە من پێتەڵێم ئەگەر ئافرەت وەکو پیاوە خۆت احتراف بەمە ئەکێڵی ئافرەت وەکو پیاوە باشە بۆ پیاو پۆشتە کردووە و جوان داوپۆشیوە بۆ ئافرەت دەبێ ڕوت و قوت بێ و تەنورەکەی لەسەر ئەژنۆی بێ تۆش وەرە شەواڵەکە پانتۆڵەکە خەرە سەر ئەژنۆ با خەڵک تۆزێ پێ و پێ بکەنێ با خەڵک تۆزی سێری گۆشتەکە و بکە با تۆش سوک و سەلیم بی وەکو ئەو سوک و سەلیم کردووە باشە تۆ بۆ خۆ قوبوڵ نییە بۆ ئەوت قوبوڵە بەرە خۆش ئەزانی ئەمە خۆڵخەڵەتان نە ئەمە جۆرێکە لە فریودانی عەقڵ بەڵێ باشە پیاویش خەتەر ناکرێ وەکو ئافرەت بۆ تا ئیساکەنە کەستان لەسەر خەتەنەی پیاو نهاتوونەتە جواب خۆ لە ئەوروپا پیاویش خەتەنە ناکرێ یعنی خەتەنی ئافرەتان کرد بە چی کاکە مۆزوعێکی عیلمی ئەسڵەن تۆ سەری لێ دەرناکەیت یعنی ساکەنە لە ئەمریکا لە ئەوروپا سنتەری خاص هەیە پێوتێ پلاستیک سێرژری پێوتی عملیەی تەجمیل بۆ ئەم ئافرەتان ناکرێ بە شێوەی لەیزەر ئەو ئافرەتانەی کە بۆشی نەکرێ زووتر تووشی سەرەتانی عونقی ڕەحمە بن زووتر نەخۆشی ئەجۆزنەوە ئەبن بە مۆڵگەیەکی نەخۆشی بۆ خۆیان و بۆ پیاوەکانیشیان ئەخ تۆ هەرۆکو تووتی دەمەگر تۆ شتەڵیتەوە نازانی بوعدی قسەکان بەروچووە ڕوات یعنی وازانی حڕیەت لەمەیایە کە ئافرەت خەتەنەی بۆ نەکرێ ئافرەتی خۆمان کاتی خۆی کە ئاوی بخواردایەتەوە بەرچاوی پیاوە ئەباکەی هێنایە پەرچەکەی هێنایە بەردەمی بۆی کە پیاوەی بینی ئاوە خواتەوە ساکەنە بەرچاوی پیاوە مۆز داکرمێنێ حیاتان بێ بۆ خواتی خوا تۆزێ بزانن یعنی بزان بەمە قورس نابن حەزەکەم بزانیت بەمە سەنگین نابیت واللهی پیاو ئافرەتێکی خۆشوێ قەسەم بەخوا بەناز بە مەکر شەرمن بە حەیا لە ماڵەکەی خۆیە ئافرەت ئاوا گەوهرە خوشکەکەم حەزەکەم باش بزانیت یعنی تۆ بۆی کە بیتە دەرەوە ئیتر بە حەیا بیت ئیتر بە ڕێزە بیت ئیتر بە قەدرە بیت کە پرسیار بە کەس نەکەیت حساب بۆ کەس نەکەیت حەزێ لە کوڕێ بێ بە اختیاری خۆت شوو بکەی کەس نەخوێنیتەوە ئەمە لای تۆ ئەمە ڕێزی تۆیە یعنی بەم پیاوە ئەڵێی کە هاتۆتە داوات ئەڵێی کاکە جان زەحمەت نەبێ من هەتا ئیساکەنە لە بنەماڵەیە کابووم ئەگەر هاتووی بۆ خوازبێنی خۆمە پێشکەشەکەم ئەگەر هاتووی بۆ خوازبێنی ماڵ و مناڵ و کەس و کاریشم ئەو ملێسەوە لەبەر خاتی تۆوانم تەلاقا حساب بۆ کەس ناکەم دەبزانە حرمەت و ڕێزی لایەن پیاوە چۆنە بێ بەیانی شەقێکت ئێڵای خاتە سەر جادا ئەو کاتە باوکو براشە نەما وەرەگرێتەوە جارێکی تر لەبەر ئەوانەی کە بەدوای ئەم مەوزوع ئەوان حەزەکەم بزان دەستیان لە بنی هەمانەکەەوە دەرچووە والله هیچ شتێکیان بەدەستەوە نەماوە تەنها لە وەتەری تۆ بن تەنها لە مێشکی تۆ بخوێنن ئەمە ڕێز نییە بۆ تۆ خوشکەکەم ئەو ڕێزەیە کە ئیسلام پێی بەخشیوی ئەو حرمەتەیە کە ئیسلام پێی بەخشیوی لەبەرەوە سقراط الله عبقرية المرأة في قلبها وقلبها هي نقطة ضعفها سبحان الله فما زيركي أفرد دلياتي دليشي نقطة ضعفكيتي تصوري ما كان يعني أفرد بدل بياو بكيشكا وأفرد نقطة ضعفكشي لدلياتي كأتوان ريت باسانی بخەڵەتێ و پیاویشی پێ ئەخەڵەتێنێ خۆشی پێی ئەخەڵەتێ من تەجروبەم کردووە شتێ تەلەفۆنم بۆ کاکتۆ وڵا کوڕێک هاتۆتە دام بەس باوکو دایکم ڕازی نییە کاکتۆ کوڕێکەوە نە چاکە ئەو نە موسڵمانە ئەو نە دینە ئەو نە کاسبە ئەو نە زیرەکە کوڕێکی زۆر باشە دایمە 4 فەرزە لە مزگەوتە یعنی نوێژی بەعین ناکە ئەی خوشکە ئەم کوڕیت وەڵڵای کاک دکتۆر بۆ خوایە ئەیبی خوای تیاشک نابم ئەی دایک و باوکە بۆ ڕازی نین دادەژیان بەڵام کوڕ کە تەلەفۆنم بۆ کاڵێ مامۆستا وەڵای ئەمە یەک شتێ داوا بکەم ئەیبەکانیم هەمی پێڵێ لە ئەم ئەیبانی هەیە ئەم کچە تۆڵی چی ئەڵێ بڕۆی هەڵەگرێ ئەڵێ پانتۆڵە پێیەکە ئەڵێ میکیاجەکە ئەڵێ زۆر قساکە ئەڵێ ئیلتیزامی نییە بە نوێژەکانەوە هەمیم پێڵێ بەس کچەکە ئەیبی کوڕەکە نابینێ بۆ چکە عاتیفە وای لێ کردووە کە ئەمانە نەبینێ لەبەرەوە کوڕ دڵڕەقترە کێتە داوات
ئەبێ کەسێکی دڕەقی وەکو خۆی بۆ بانکی بەرامبەری بۆسێ بڵێ مە باوکم مە چۆن ساڵە من بەخێوەکە باوە جەمزانە ئەم کوڕە چیەوێ ئەمە برامە ئەمە پشتی منە ئەمە کەسی منە ئەفرەت خاوەنی 12 مناڵ بێ شانازی بە براکەیەواکە شانازی بە باوکیەواکە لای مێردەکەشی هەروایە ئەگەتان لێتی ئەوەی شانازی لای مێردەکەشی ئەوەی شانازی بە براکەیەکە بە مێردەکەیەوەی ناکە ئەمە پشتێتی ئەمە کەی لێ قەوما گەڕێتەوە ئەم ماڵە ئەم باوشە ئەمە ئیسلام ئاوی پێبەخشیوە خۆشەویستەکەم ئەمە ئیسلامە تۆی وا لێ کردووە ئەمە ئیسلامە ئەم دوو خانەی بۆ دروست کردووی کە لە هەر شوێنێکیانەبی ماڵی خۆتە لە ماڵی مێردەبی ماڵی خۆتە لە ماڵی برابی ماڵی خۆتە لە ماڵی باوکەبی ماڵی خۆتە کەس بۆی نییە دەردکە لەبەرەوە ئەم عەقدە واللهی خۆشەویستەکانم واللهی ئەگەر عەقد لە بینی ژن و پیاوە نەبێ پیا و قانجازەکە لەسەر جادەدادا حەزم لێ یەکێ ئەرەوەڵام منیش حەزم لە تۆیە دی فەرموو با بڕۆین نەدەست ماچەکەم ئەخر بەس یەک دەزوەرنەوە عەقڵی خۆتان بەس پێم بڵێ ئەخر کوڕە چ زەرێکە ئەگەر دەست ماچ نەکا ئەگەر پیاو کۆ نەکاتەوە خواز بینی نەکا ئەگەر شەکرا نەخواتەوە ئەگەر مەلانەیە نێماری نەکا ئەگەر مەسرف نەکا ئەگەر خانوو نەکا ئەگەر ماڵ نەکا ئەگەر هەموو شتێ نەکا ئەگەر مارەی نییە ئەمە کوڕ چ زەرێکەکە بەس پێم بڵێ ئیسلام ئەڵێ نا وەرە ژنێنی و ئێمە خوشکی خۆمان تەسلیمەکەین خوشکاگە لێی بێ ئەو ئەمانەتە لەگەردنی تۆیە ئەوە ئێمە تەسلیمان کردووی بەیانی بۆ نییە زوڵمی لێ بکەی ئەم پیاوان هەموو شایەتی ئەو مەجلیسە بوون ئاگات لێی بێ ئێعلانی کە لە مەجلیسگەوتەکانتانە بۆ چکە بافەتە بێ سەنگین ڕاگیرێ ئەزانن پیاو کە مرتەد دەبێتەوە لەسەر تۆ کوژرێ خەڵکێکە لێ مامەسا ئەی مرتەد لە ئیسلامە بۆ چیە کوژێ کاتێ ئیسلامە حوڕێتی تیانیە ئەزانین بۆ چیە کوژرێ لەسەر خوشکێکە کوژرێ ئەی چی مامەسا لەسەر خوشکێکە کوژرێ ئێمە الحەمدوللا چەندەها موسڵمانمان هەیە لەم سلێمانیا موسڵمان بوون خەڵکی یۆنان خەڵکی بەریتانیان خەڵکی وڵاتانی ترن هاتوون لە فەزلی خوای گەورە موسڵمان بوون ئەڵێ کاک دوکتۆر ژنێکمان بۆ بتۆزەرەوە میشە لەما تخوا ئەو بەرپرسی خوشکان زەحمەتی بافرێکمان لێرە کەسان نەسی ها ئافرەتێکمان بۆ دیاری کاین بۆ پیاوە ئەم خوشکە ئەین بەشوو ئەوە لە خوشکی ئێمە ناوەشێتەوە بڵێ مامۆستا من شووەکەم الحەمدوللا خوشکی ئێمە زۆر لەوە بەڕێزتر و گەورەترە خوشکی ئێمە ئیسلامیانە هەڵکەوتووە سەحابیەتە ئینشاءالله پێی عەیبە پرسیشی پێیەکەی باوە خۆت دەزانی نەک دەستکەی بە چای باوکتە وەڵا باوەیانە و کوڕەیان شوو ناکەم مەرحەبایەک دەکەم بەڵامەکە با واللهی خوشکمان هەبوو بەبێ پرسی پیاوەکەی بەبێ پرسی مێردەکەی بەبێ پرسی باوک و براکەی شووی کردووە قەسەم بەخوا کە مێردەکەی تەلاقی یاوە چووە لە پارکا خەوتووە تا خەڵک پێیزانیوە بە خۆی و مناڵەوە ئەخر پیاو ئەم حەزەرەی پیاو ئەی کاتووە نایکی خوشکی من ئەم پیاوەیەتە داوای خوشکێکی ئێمە خوشکێکی کچێکی جوانی باڵە بژێن کاکە ئەمە ئەمانەتی ئێمە و تەسلیمی تۆمان کرد مسلمانە ئەهلی مزگەوتە نوێژەکات ئەمراکا لەگەڵمانە الحەمدوللا بەیانێڵە وەڵا من نوێژ ناکەم و ئیسلامیشم بەدڵ نییە ئەگەڕێمەوە سەر دینەکەی خۆم ئەیە خوشکە کەیفی خۆیتی بچێتە ماڵی باوکی ناگەردنێ خوشکەکەی ئێمە بەرامبەر خوێنی تۆیە حەزەکەم باش بزانیت دەستی کچەکە بڕیوە کۆمەڵە مناڵی لێ خستوتەوە ئێستاکە هەروە بە ئاسانی بەجێهێڵیت ئەوە خوێنتە خوێنێ کە زۆری لێ کردی بیتە ئیسلامەوە کەس دەختی لێ کردی کەشم شوێی لەسەر من لە ڕاگرت نا کەواتە بەشێک لەوەی کە مرتەد ئەکوژێتەوە لە حەقی تۆیە ئەی خوشکی من بۆی کەس حەزەر نەکە ئەمانە کە یەنی ئیسلام و خەڵک بڵێ کاکە من خوشکی خۆمی پێشکەشەکەم من کچی خۆمی پێشکەشەکەم ئاوای لێبێ ئەم ئیسلامە ئاوای لێبێ ئەم دینە بەڵێ خۆشەویستەکەم لەبەرەوە عەقد لە ئیسلامە پابەستیە بۆیە خوشکەکەم تۆ بە دڵەکەتەوە جوانیت پیاوەکەشت بە عەقڵێەوە جوانە ناڵێم پیاو دڵی نییە و تۆش عەقڵت نییە نا وا غەڵەت حاڵی مەبن بەڵام کە ئینسان ئەمرێ ئەزانن مەلا بەرامبەر چووی پیاو نوێژەکە چی ئەزانێم بەرامبەر سەری نوێژەکە ئەی بەرامبەر چووی ئافرەت نوێژەکە بەرامبەر ڕەحمی چونکە ئەو سەرەی کە بەرهەم هاتووە لەو ڕەحمەیە پێگەیشتووە ئەو ڕەحمە لە هەموو شوێنێکی تۆ پێویستووە کە پێوتە ڕەحم پێوتە سۆز پێوتە عاتیفە پێوتە دڵ کابرایەکی نەبێڵێن وەڵا ڕەحمی نییە ئەرە وەڵا ڕەحمیان عەمەلیات کردووە
جارێکیان وەزیرێک هەبوو هەموو جارێ بە پاشاکەی و پاشا ئاگاو لە خۆ بێ کورە ئەم هەموو ئافرەتەوە لە دەوری خۆ ڕاگرتووە بە کەڵکێ نایەن دوایی فری و تێن دوایی دوژمن زەفەرمان پێ با کورە نەکەی کورە ئاگات لە خۆ بێت ئامان سەد ئامان ئاگا لە ئافرەت بێت مەلیکەشەی ئاخر وەزیر تۆ بۆچی لەم ئافرەتانە هاترسی فەقیر و بێدەنگ و چاک و ئەی نا ئەم ئافرەتانە کەی بیانەوێت لە خشتەتە بن وەڵی سەرموقلاتێکە پێن تەپڵی سەر و تاجەکەی پێشای یا بە ئەرزا ڕۆژێکیان کەنیزەکێ جوێی لەم باس و خوازە بوو چووی بەلای مەلیک وتیەوە ئەو وەزیرە بینم هەموو جارە باسمانەگا وتی ڕەڵا باستانەکە وتی قوربان بۆچی نامکەی بەژنی ئەو وەزیرە وتی اینجا چی لێکی وتی وەڵی تۆڵی هەمووی لێکەمەوە تۆ بەس بمکە بەژنی بزانە قسانی لەبیرە بۆمۆیان نا ئەلە وەزیرەکە زۆر عاقڵ بوو وتی کشم تۆ دەرەقەتی وەزیرە نایی پیاوێکی زۆر عاقڵ و ڕاوێژکاری منە کەنیزەکی ئافرەتیان نابە وەزیر ئەو شەوەی کە بۆ وەزیریان گواستەوە وتی وەزیر یاریە بکەین وتی بەڵێ ئەم شەو شەوی خۆشیە و شەوی گواستنەوەیە و شەڕ العەسەلە و وتی چی بکەین وتی تۆ لەسەر چواردەسێ بکەوە من ژەمە سەر پشتێ چووە سەر پشتی وەزیر و جاوایە کردی وەڵا وەزیر بەرە بمەوە وتی چیەکەی وتی وەڵام بێ شتێکیش بەستم بە لەغاوتەوە بۆی کە بەر نەبوو وەڵا شتێکیشی بەس بە لەغای وەزیرە و اینجا ئیشارەتی بۆ ئافرەتێک لە ئافرەتەکان کردوتی بڕە مەلیکم بۆ بانکە وەڵا لەم مەنزەرەیە بوون ئافرەتەکە سوار پشتی وەزیر بووە هەتا هەتەی پێیەکە وەختێکی زانی مەلیک خۆی کە بەژوورە وتی ئەوە چییە ئەمە وەزیر ئەمە حاڵێ بوو لەو سایەکە و نەسیحەتی منەکێڵی اینجا وەزیر ئاوا لە ژێرە بەسەری بەس کردوتی آخر قوربان ئەلەمە لێتە ترسامەوی تووشی ئەمە نەبی خۆشەویستەکەم ئەو نەی تۆ توانی پیاوەکەت بە دڵ و بە عاتیفە بگریت قەسەم بەخوا بە زەرۆم لێ و بە قسە و بە هەرا لەگەڵ یا هیچ نابەستیتەوە بۆی ئەمڕۆ ئافرەت وا فێرکرێ لە یابانە دەم بەرامبەر دەمی پیاو بووکتێ خۆیش ئیمان و دینێکیان نییە بەڵام لە 159 ئەوانەی کە ئەکوژرێن ئافرەتن بەدەستی پیاوەکانیان لە 159 جەریمەی یابان ئافرەتە ئەکوژە بەدەستی یان حەبیبەکە یان خۆشەویستەکە یان هەوڕەکە یان مێردەکەی لە 150 ئەوەی لە رووسیای شیوعیە ئەکوژێ بەدەستی پیاوەکەیەتی یان بەدەستی خۆشەویستەکەیەتی بۆ چکە پیاو مەهماکان خۆشەویستی بۆ بێ قبوڵ ناکا لە قسەیە قسە بکەیت لەبەرەوە حرمەت و ڕێزی خۆ بزانە خۆشەویستەکەم بەڵێ ئەم مەسئولیەتە کە ئیسلامی خاتە سەر شانی پیاو ئەم هەموو مەسرەفی پێکە ئەم هەمووی ئیشەی پێکا بۆچی بۆ ئەوەی کە پیاو جارێک تێبی لەو نەکاتەوە ئەم ماڵە لە خۆی تێک با بۆیە تەلاقیشی داوەتە دەست خر ئەمە بە ئاسانی نایەتە بەردەست خی گەورە فەرمێ یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە وكلا منها رغدا حيث شئتما أي آدم خوتو خزانم شو باشتو فلا يخرجنكما من الجنة فتشي فلا يخرجنكما هردوكتان شيطان لباشتا درنكا فتشي فتشقى سيري آدم كان شنجوانا ئەفەرمێ شەیطان فریوتان نەیە هەڵتان نەخەڵەتێنێ هەردووکتان لە بەهەش دەرکا دوایی تۆ ڕەنجە ڕۆبی ئەی ئادەم بۆ چونکە ئافرەت تابعە مەسئولیەتە سەر شانی تۆی ئەی ئادەم تۆ بێ ماڵ پێیاکەی تۆ بێ خواردن پێیاکەی تۆ بێ کاسبی بکەی تۆ بێ ئیشکی سەیدنە ئایەتەکە چەند سەریحە خۆشەویستەکەم بەڵێ ئەم حەقەی کە ئافرەت پێی دراوە خۆشەویستەکەم تەنها لە ئیسلامە ئامی پێبەخشرێ تەنها لە ئیسلامە ئەمەی ئەدرێتێت تەنها ئەم گەوریە لە ئیسلامە دەسەکەوێ لە شوێنی ترانیە حەزەکەم باش بزانیت ئەمە ئیسلامە فێری ئافەتی کردووە خەولەی کوڕی کشی سەعلەبە بێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵێ یا رسول الله ظاهر مني ئەی پێغەمبەری خوا مێردەکەم تەلاقیە عایشە فەرمێ وەختێکم زانی خەولە خۆی کرد بە ژوورە خەولە ئافرەتێکی عاقڵ بوو لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەری دانیشت وتی ئەی پێغەمبەری خوا ئافرەتێکی جوان بووم ئافرەتێکی خاوەن پارە بووم ئافرەتێکی خاوەن کەس و کار بووم پاشەوەی کەشوم کرد بەم پیاوە سکم بۆ کردەوە سکم بۆ هەڕش مناڵم لێی بوو گەنجەکەم لەسەر دانا پارەکەم سەرف کرد براکانم ژنیان هێنا و ماڵەکەم پرد بوو باوکم مرد کەسم نەما بمگرێتە خۆی ئێستا تەلاقی یاوم
الله. ولي أولاد منه إن تركتهم إليه ضاعوا وإن ضممتهم إلي جاعوا. الله لقسي ما فرت أخوايا بەڵاموتان کۆ بنەوە قسەیەکی ئاوا جوانم بۆ بکەن بە پیا و ژنتانەوە مناڵم لێی هەیە ئەگەر بیدەمەوە بەوتیا ئەچن ئەگەر بیگرمە خۆم برسیە بن. إن تركتهم إليه ضاعوا وإن ضممتهم إلي جاعوا. عائشة فەرمێ لە ژوورێکا بووم لەگەڵ پێغەمبەری خوا و خەولەیە ئەو نەبەت سپایی قسەیەکرد جۆم لە دەنگیان نەبوو بەڵام خوا لەسەر و حەو ئاسمانەوە هاتە جواب فەرمی قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله. هاوات بۆ خوا کانێک بۆ منظمات ئومەمی متحیدە تشتكي إلى الله ئەڵێ حەواڵەی خوام کردی خوا چونکە ئینسانە گەل لە خوا نەترسا لە کەس ناترسێ هەرچی زوڵمە لە ژنێ کات. والله يسمع تحاوركما خوای گوێی لێتانە کە عایشە گوێی لێنێ لە ژوورەکەیە. کەواتە مناڵ بەبێ پیا و بەبێ ژن بەبێ باوک بەبێ دایکتیا ئەچن. خۆشەویستەکانم باوک مەزدەری عەیشە مەزدەری پارەیە ژنیش مەزدەری بەخێوکردنە. کەواتە ژن و پیاوێکمانە بێ لە ماڵێکە داڵ دەبن بۆ مناڵەکانیان. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە ئیسلام هەموو ئەمانەی کردووە لەبەر خاتی ئەوەی کە ئافرەت بەڕێز بێ ئافرەت قورس بێ ئافرەت سەنگین بێ. خۆشەویستەکەم خوشکەکەم ئەو شەرعەی خوای گەورە بۆ تۆی داناوە لە مەسلەحەتی تۆیە حەزەکەم باش بزانیت. لەبەرەوە ئەگەر پیاوەکەت میوانی زۆر بوو بابی کا بە دوان ڕێدەزمێنە ڕێگەی. ئەگەر پیاوەکەت زۆر خۆیەشت بابی کا بە دوان دەزمێنە ڕێی. ئەگەر پیاوەکەت حەزی لێی بوو بیکا بە دوان بابی کا بە دوان دەزمێنە ڕێی بۆ چونکە مەسرەفەکە خۆی کا و خۆی بێ بچێ پەیاکا و خۆی بێ بچێ شوێنی بۆ پەیاکا. ئەزان باسی چیەکەم؟ ها؟ بەڵێ باسی تەنکی سەربانەکەم. ئەگەر تەنکیەکتان هەبوو بابی کا بە دوان و ئاوی تێکەن و بۆی کە ماڵەکەتان خۆش بێ خوشکی من واجبە لەسەرت کە ئیتاعی مێردەکەت بکەی. فەرزە لەسەر ئیتاعی مێردەکەت بکەی پێشەوەی مێردەکەت تووشی خراپە بێ. لەبەرەوە وتی بتڵی غازەکانەکەم بە دوان بەسەر چاو مۆبایڵەکەکەم بە دوان بەسەر چاو تەنکی سەربانیش با بکا بە دوان قەیچێ. ئەمە حڕیەتی خۆیەتی خۆ کەس نایەنە باسی لەوەی زیاتر بکە. کەس دەوێرێ بەس تەنکی سەربان. بەڵێ خۆشەویستەکانم لە ئەمریکا بە معەدەل پیاوەکانیان حەو ئافرەتە گۆڕن لە ژیانیانە. یەک لە سەرسەی پیاوانی ئەمریکا 15 ئافرەت دەگۆڕێ لە ژیانیا 15 دەسەکات. ئەوەی خۆمان پێڵێن هاند یانی دەست نەگیانی مۆبایل ئەڵێ هاندەکەم وای لە هاندەکەم 15 دەسەکات. تو ئەو خوایە کەستان 15 هاند دەگۆڕن لە ژیانتانە. یعنی بۆ تۆی قەتیس کردووە لە بەریتانیا حەزەکەم باش بزانین ئەو بەریتانیای کە ئومی دیموقراتیەتە بە معەدەل پیاوەکانیان نیوەی پیاوەکانی بەریتانیا دوو ژنیان هەیە دوو ئافرەتیان هەیە یەکیان بەدزیە و یەکیان باشکرا. بۆیە لە جامیعەی شیفیلد بەحسێک کراوەڵێ و پیاوانەی کە دوو ژنێنن لە سا 12 تەمەنیان زیادەکە. خۆمە لێرە نییە خۆشەویستەکەم باسی کوردستانتان بۆ ناکەم باسی بەریتانیا بۆ ئەەکەم. یعنی ئەوەی کە بە تۆی ئەڵێ خۆی ئیمانی پێی نییە. بۆیە ئەمڕۆ بینیت فەزیحەی ئەخلاقی کابرای ڕئیسی جمهوریە ژنی هەیە ڕئیسی ئەمریکا لەگەڵ چیا ڕابێرێ لەگەڵ سکرتێرێکی خۆیان. ڕئیسی ئیتالیا لەگەڵ چیا ڕابێرێ شوێنەکە پیرۆزە حەز ناکەم نای ئەو قێزەونانەی تیا بەرم لەگەڵ ژنەکەی خۆیان. ڕئیسی فەڕەنسا لەگەڵ چیا ڕابێرێ لەگەڵ باش ئەمانە بۆ ڕۆدا خوشکی من خۆمان خێزانیان نییە با بەهۆی خێزانیانەوە ئەچنە سەر حکم. ئەزانی کە ئەیانەوێت دیعای پەرلەمانیکەن بۆ ژن و کچەکەیە با یعنی ها من تا ئێستاکەنە خێزانەکەم لە یەک نەپساوە من ژن و ماڵ و مناڵم هەیە. خۆی پێبەرز دەکاتەوە بۆی خەڵک دەنگی پێ با بڵێ ئەمە وەکو ئێمە تیانە چۆ نەفەوتاوە. سی فەرقەکەکەن چەند گەورەیە بەڵام خۆیان خیانەتەکەن. بەڵام بە تۆڵێ ها با پیاوەکە بچێ خیانەتکە
ئافرەت بێنێتەوە 400 بەیتی دعارە بووە کاتەوە بۆ ئەوەی کە پیاوەکانتان مادوو نەبن بچن لە سووریا و لە تورکیا و لە سین ڕابێرن بۆ ئێنتە دێنتە کوردستانەوە. کام لە ئافرەتان کام لە ڕێکخراوەکان هەستان بێنە سەر جادا بڵێن ئەوانە پیاوەکانی ئێمە ئەچن بۆ خۆیان ئێمە قبوڵ ناکەین ئەوانە هەوی ئێمەن. کام لەوانە جوڵان؟ ها 400 بەیتی دعارە لێک شوێنی وەکو سلێمانیا بکرێتەوە یە شانازیش بێ حکومەت ئەلانیشی کات بەڵام بڵێ وەرە بە حەڵاڵی قورتمە دەرێنم بڵێ بە حەڵاڵی حرامە نابێت پشتی تۆش ئەگرێ تۆش لەبەرەوەی خەڵک پێ و نەزانێت سەرێک کەس نەبێ و ملەی نەبێ ژنی بەسەر هاتووە ئەو قبوڵە قبوڵتە مێردەکە نیوە شەو بێتەوە بەسەر خۆشی لە باوشی ئافرەتێکی ترابوو بێ نازانین چ ڤایرۆسێکی بۆیە ناویتەوە بەڵام لەبەرەوەی کە شەیتانی شەکەی لاجوان کوردی پێ خۆشە ئەمە بە حوڕێتێکی خۆت دەزانیت من تاکە ژنم بەڵێ تاکە ژنیت بەڵام پیرۆزێ بێ ئەم هەموو هەدیەی کە لە دەور و بەرتە پیرۆزی بێ ئەو هەموو خیانەتی کە پیاوەکەت ئەڕوا نازانی بۆ چیە ڕوا بۆیە ئەمڕۆ خەڵکی کورد لاشەکەی لە ئەوروپا و لە تورکیا و لە مەغریبەوە ئەهێنەوە بە مردووی بۆ ڕابواردن نەچێ وازانم بۆ حەج و عەمرە چوو بووە نەبوو ژنەکەی ئەڵێ من ئاگام لێ نەبوو کە پیاوەکەم ڕۆیشت بوو بە ناوی کاسبی و بە ناوی ئیشەوە ئەڕوات ئەم ژنە قوربەسەرە لە ماڵەوە دانیشێ بە خزمەتی مناڵکە کێ دەمی شەکاتەوە بۆ من و تۆ مافی ئافرەت قورتمێ ئاخر با قسە نەکەم ئەگاتان لێ خەریکی ئیسلامتان چۆن لا ناشیری نەکەن ئیسلامتان چۆن لا قێزەو نەکەن ئێوەش بێدەنگ لەگەڵ هەمووتان مەڕێ خراوی ژنان لەگەڵ هەمووتانە خوشکان بەڕێزان دایکان هەمووتان خوشک و دایکی منن بەڕێزن گەورەن لای من والله من لە خەمی ئێوەم قەسەم بەخوا ئەونەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خەمی ئافرەتانە بوو کەس لە خەمانە بوو بیر لە ڕۆژگارێ بکەرەوە زیندە بە چاڵە کرای بیر لە ڕۆژگارێکەوە حسابە بۆ ناکرا 8 مارس يعني 8 ئیسلام يعني بە8 ئیسلام ئەوە ئیسلام بوو ئەو ڕێز و حورمەتەی لا یالت یا بە تۆ خوشکی من بەڵێ بۆیە ئافرەتێکمان هەیە ناوی ئانی لیۆفە ئانی لیۆف ئەندام پەرلەمانی سویدە ڕێکخراوێکی هەیە 23 پەرلەمانتاری هەیە وەزیری پیشەسازیە ئەڵێ واز لە پیاوەکان بێنن ئەوی حەزی لێیەتی لە جیاتیەوەی خیانەت لە خێزانێکی کابا بچێ ژنی دۆ موسێن بێنێ بەس ئەم قسانە بۆ پیاوان نییە بۆ ئێوەیە حەزەکەم باش دانی کەس بەم قسانەی خۆی من هەڵ نەنێ بڵێ وەڵا کاکتۆر ڕێگەی و تەشریعی پێداوین و تەشریعی کردووی نا باسی خۆیانتان بۆکەن بۆی کە بزانن لاو خۆیانە چۆن ئەژین لەبەر ئەو بە حکمێکی دنیای رازیە لەبەرەوەی کازانێت ضرورەتەکە چێتەوە بە حکمێکی خوا رازی بە بەڵێ گەورەترین حڕیەتی ئافرەت لەوایە کە بچێ لە دەرەوە ئیشکا کە بچێ لە دەرەوە کار کات ئەزان خۆشەویستەکەم هەتا حربی عالەمی یەکەمیش ڕوویدا ئافرەت لە ماڵەوە بوو هەتا ساڵی 1900 لە ئەمریکایە 100 محامی هەبوایە 1 محامی ئافرەت هەبوو 100 دکتۆر هەبوایە 6 دکتۆری ئافرەت هەبوو لە ساڵ 6 ئافرەت لە ماڵەوە بوو ئافرەت ئیشی ناکرد حەزەکەم بزانی وەکو ئیساکەنە ئافرەت کراوە بە کرێکار ئافرەت قوڕی کراوە بەسەریا حەزەکەم باش بزانیت ئەوانەی کە چوون بۆ سعودیە ئافرەتەکانیان بچکۆلا ناشرین ڕەش ئەبایەکی یاوە بەسەریا ئەونی چایی بە دەرەوەیە هەل لە خۆتۆی نەگەڵێ خابزان بێرە مسیارێ ناکەم باوەڕم پێ بکە کوڕینە ئەمە بەرامبەر ئافرەتێکی سعودی ناشرین کە هیچ شوێنێکی بە دیارەوە نییە ئەچیتە ئەوروپا ئافرەتی قژزەت باڵابەرز چاوشین جوان سپی یەک پۆتینی لەبەر کردووە تا ئێرەی کابوویەکی لەبەر کردووە و پیا خۆی پەچاو تۆ پیاوە ڕوا بۆ سەر ئیش سەیری شەکی نەزەری لە ناکەی ئەوە کەی ژنەوە پیاوە ئافرەت ماناسیەوە جوانە حەزەکەم باش بزانیت لەبەرەوە کە لە ماڵەکانیان دەریان هێنا سووکیان کردن بە قیمەتیان کردن ئافرەت لە حربی عالەمی یەکەم و دووەما خۆشەویستەکەم جوان جۆ بگرن مێردەکەی ئەچوو بۆ کاسبی مێردەکەی ئەچوو بۆ دەرەوە مێردەکەی لەسەر مەعمەل بوو ئافرەتەکان کە مێردەکانیان هەمووی کوژرا کوڕەکانیان کوژرا هاتن دەرەوتیان باشن جای مەکاس چێ کاسبیان مە بکە هاتن بۆ مەعامیل و مەسانیع و شەریکات مدیری شەریکەوتی وەڵا پیاوەکەتیان بردووە بۆ شەڕ و کوژراوە بەڵام تۆم قبوڵ ئەگەر بەیلام ئیشکەی بۆی کە ئینتاژ نەوەستێ بۆی کە ئیشکە پێویستمان بە ئەیدی عاملەیە پێویستمانە جارێکتر ئەڵمانیا وڵاتانی تری ئەوروپا جارێکتر دروستکەینەوە ئەوانەی کە شەڕی تیا بووە
ئافرەتیان هەمووی هێنایە دەرەوە لە جیاتی پیاوەکانیان ئیشیان پێکردن بە موەقەتی. دوایی وتیان ئافرەت بۆی هەیە ئینتاج زیاکە، ئافرەت بۆی هەیە سیلعە زیاکە، بەرووبووم زیاکە. ئەی بۆچی ئافرەت خۆی نەبێ بە بەرووبوومێت زیاد بکرێ؟ اینجا تەمایان کرد ئافرەت خۆیان بەکارهێنا بۆ عەمەلی جنسی. لەبەر ئەمڕۆ تیجارەتی ڕەقیق پیا بووە، حەزەکەم باش بزانن یعنی چی تیجارەتی؟ یعنی تیجارەتی پێسپیەکان. ئافرەت ئەمڕۆ لە ئەوروپا ئەگەر ئیش نەکات، سۆشیاڵی نەبێ، نان نییە بیخوا، ئەبێ خۆی بژێنێ. چۆن خۆی بژێنێ؟ پیاو بە بازوی خۆی ژێنێ. ئەی ژن ئەبێ لاشی خۆی بفرۆشێ. بۆیە لە هۆڵەندا لەم سەر بۆ ئەو سەر بینی کۆمەڵێک شوێنیان داناوە، هەر هەمووی ڕێد سپۆت، ئافرەتێکە گڵۆپێکی سووری داناوە، پیاوە باتە ژوورە خۆی فرۆشێ بۆی کە بژی، بۆی کرێ خانۆکی پێ بدرێ، بۆی کرێ دوکانەکەی پێ بدرێ، بۆی کە لەمرێ نەکەوێتە سەر جادە. وازان بە حورمەت بوون کاتنە ئیشەوە، وازان ڕێزیان لێگرتن کە کاریان بۆ دۆزینەوە. ئەلێن با خوشکانمان شوو بکەن بچنە ماڵی خۆیان، چونکە گەورەترین غەریزە لە ئافرەتە ئەمومەتە. ئافرەت حەزەکات دایکی مناڵ بێ، حەزەکات مناڵی هەبێ بە هەر شێوەیەک بێ. ئەی خوای گەورە ئەم ڕەحم و ئەم جسم و ئەم شیردانی بۆچی بێبەخشی وا گەروانە بێ؟ لەبەرەوە خۆشەویستەکەم بۆیە ئافرەت لە تەمەنی 15 ساڵ بۆ 50 ساڵ یان بۆ 45 ساڵ مناڵێ بێ. بۆ چونکە ئەو تەمەنەیە کە ئەتوانێ مناڵ بەخێوکە. ئەی بۆ دوای 50 ساڵ؟ چونکە لەوانەیە 30 ساڵ نا، لەوانەیە 10 ساڵی ما بێ لە تەمەنا، ئەبێ کاتێک کە مرد مناڵەکەی گوردەوردە باڵغ بووبێ و لە خەم ڕەخسی بێ کوردوتەنی. ئەی بۆ ئافرەت لە شەو تەمەنی 60-70 ساڵیان مناڵی نابێ؟ ئەزانن بۆ؟ لەبەرەوەی کە مردنی نزیک بۆتەوە، نابێ مناڵێ بەخێو کات و بیخاتە سەر جادەیان بیخاتە ڕەوزەوە. چونکە لە سەدا 90 تەربیەی مناڵ لە تەمەنی مناڵیایە. مەدرسەیە کە پێ وتێ مەدرسەی دایک، قوتابخانەی دایک، لە سەدا 90 مەدرسەکە تۆ بەڕێوەیە بی. یعنی تۆ لە مامۆستای زانکۆ مهمتری بەڵێ، لە مامۆستای ڕەوزە مهمتری بەڵێ، لە مامۆستای متەوەسە مهمتری بەڵێ، لە هەمویان مهمتری تۆ. یعنی لە سەدا 90 ئیشی تەربیە لەسەر تۆیە خوشکی من، بەڕێزەکەی من. تۆ بۆ دەرەوە نەکراوی، تۆ بۆ بەرخۆر نەکراویت. ئافرەتێ سەرەتانی دەموچاوی ئەلم خوشکە ئیشی چیەکە؟ وڵا کاکتۆر بەبەر خۆرەوەم. ئەم خۆرە تەحمل ناکە. ئەو ئافرەتانی کە تەنورە لە پێکەن، تووشی سەرەتانی قاچە بن شوێنی تەنورەکانیان کە بەدیارەوەیە. ئەمە نەخۆشیە خوشکی من تووشی ئێوە بووە. قەت ئیسلام وای پێ نەوتویت ئەم ئافرەتانە ئیستیغلالەکرێن. ئەزانن ئەو ئافرەتانەی کە لە ناو جێشی ئەمریکیای لە ساعت چەندیان تەعەدای جنسییان لێکرێ، پەلامارە درێن؟ ئەزانن؟ وەرە ئافرەتێ بۆ هەموو مەخزەن و جوبەخانەیەوە تەعەدای لێ بگرێ، قڕبەزە دانەیەکی در لە ساعت 78 ئافرەتان تەعەدایان لێکرێ. ئەی دادە ئەم چەکە و بۆ چی هەڵگرتی؟ وەڵا بۆ تەنگانە. ئەجا لەمە تەنگانە درەی دەبێت چی بێ؟ لە ساعت 70 ئافرەتان لە خستەخانەکانیانە تەعەدایان لێکرێ، تەحەڕوشیان پێکرێ. یعنی ئافرەت لە دەریشەوە بۆ دەستگەرمکردنەوەیە، چکە ئەوروپا ساردە. ئەو ئازادیەی کە تۆ بۆ تۆ هێنراوەتەوە و بلات گەورەکرا، وەڵڵاهی وانە، وەڵڵاهی کامەی ئیشی قێزەونە بەش نەکرێ، وەڵڵا کامەی ئیشی قێزەونە بەش نەکرێ. لە ساعت 89 ئافرەتانی ئەوروپا ئیشێکیان پێکەن کە پیاو قبوڵی ناکە. لە ساعت 97 شەریکات و ئیشی گەورەی ئەمریکا بەدەست پیاوەکانەوەیە. یعنی هەڵتانە خەڵەتێن کە هێنانێن بۆ ئیش. حەزەکەم باش بزانیت فری و تێن کا لەوەرە ئیش. ئیشەکەی تۆ چییە؟ وەڵا سکرتێری پێکە، وەڵا فەراشی و پێکە، وەڵا بەردەسی و پێکە، وەڵا دانیشتۆ مۆزەفێکی بەس کاتیبی و پێکە. ئەمە ئیش نییە خوشکی من، ئەمە تۆی پێ هەڵخەڵەتانوە. تۆ بۆ قوڵی نییە لە ماڵەکەی خۆتا بە غەسالە نەبێ قاب بشۆیت، بۆ قوبڵتە لە مەطعەمێکا بچی قاب بشۆیت. من لەمە تێ ناگەم، ئەخر نازانم لە بێشمان جێی نابێتەوە. بۆ پێ عیبە مناڵەکەی خۆ لە ماڵا بەخێوکەیت، بۆ پێ عیب نییە لە ڕەوزەیەکا مناڵی خەڵک بەخێوەکەی. یعنی لەبەرەوەی کە بڵێن وەڵام موەزەفەیە. جارێ ئەوانەی کە جاهیلن باش معاشەکانیان بەسی میکیاژ و پێڵا و جانتا و سیاکرە سیارگی خۆیانەکە، ئەو لە فەیکە لە شوێنەکەی کڕێ. یعنی دینارێکتان بۆ پیاو نییە. من سێریشم لێ پیاو چاوی لەوە بێژنەکەی معاشی بۆ وەرگرێ. ئەی تۆ ئیشت چییە برام؟ ئەی تۆ کاری چییە؟ واجبە لەسەرتە بەخێوی، بەخێوی ناکەی وازی لێ بێنە، دەستی نەبرایە، واجبی سەرشانی تۆیە. کەواتە خوای گەورە تۆی بۆ ئیش دروست نەکردووە، دادەکەی من، خوشکەکەی من، بەڕێزەکەی من. بەڵێ بۆیە ئافرەت ئەمڕۆ ناچارە بێت پەنا بۆ هەموو شتە بەرێ هەتاوەکو
ئەم مۆبایلە فەرقی چییە لەگەڵ ئەتاریەکە لەگەڵ پلەی ستیشنەکە چی ئەزانێ ئەزان فەرقێکی چییە فەرقەکەی یەک سیم کارتە کە تێیەکری ئەماکە بۆ مۆبایل و توانی قسەی پێ بکەی ئەژان توانی هەموو یاریەکی تیادا بزێنیت بەڵام ئەم سیم کارتەیە ئەمە لە ئەتاریەکەوە گەڕێ بۆ مۆبایلێک ئەگەر ئەمە سیم کارت نەخوا کەستان نایکڕن خوشکی من سیم کارتی تۆ ئەو مناڵەیە کە لە ناو ڕەحم تا بەخێوێکەی ئەوەیە ئەو ڕێز و حرمەت و تەقدیرت پێ بەخشێ ئەوەیە کەوات لێەکا لە ئەتاریە جیات دەکاتەوە لە جیاتوی خەڵک یاری و پێ بکە مناڵە خەیتەوە قەسەم بەخوا ئەگەر لەوە ترازایت کە داینگە و کە شوێنی کۆرپەلە بیت ئەبی بە شوێن یاری پیاوان حەزەکەم باش بزانیت پیا مەسلحەتیانە حەزەکەم باش بزانن پیا مەسلحەتیانە ئافرەت وا بێ ئافرەت لەسەر جادە بێ ئافرەت لە دایرە بێ ئافرەت لە دەرەوە بێ پیا مەسلحەتێتی بەڵام گەورەی و ڕێزی تۆ ئەوەیە کە شاژن بی لە ماڵەوە دانیشی یعنی چی مامۆستا شاژنی بەریتانیا کەس بینیوەتی بێتە دەرەوە ئیشکات شاژنی وڵاتانی ئەوروپا کەس بینیوەتی بێکاسبی کات ئەی بۆ ژنانی تر لەسەر جادەن ئیشەکەن هەمووی خزمەتی ئەمەکەن کەواتە شاژن ئیش ناکا شاژنی مەملەکەی هەنگ ئەزانی بەچی لە کارەکان جیاکرێتەوە یەک مەجموعە زۆری هەیە پێوتێ کارەکە لە شانەکەیە یەک دانیانی هەیە پێوتێ شاژن بەس ئەمە وەچ ئاخاتەوە کەواتە ئەوەی کە وەچەی خستەوە شاژنە ئەوەی وەچەی خستەوە شاژنە بۆیە مەملەکەیەکی شاژنێکی هەنگ ڕۆژی 1000 تا 1500 هێلکەدانێ گەرادانێ باقیە بێ هەمووی ئیشکەن هەمووی پێوتێ کارەکەن لە بەردەستیا بەنێر و مێوە هەمووی خزمەتی ئام شاژناکەن بۆی کە مناڵ بخاتەوە یعنی خوشکی من معقولە هێلکەی تۆ کە مانگانە جارێک دای ئەنەیت لە کاتی حەیزایەتە خوارەوە لەبەر ئیش و سەرقاڵی مەجالت نییە مناڵ بخەیتەوە معقولە هێلکەکەی تۆ لە هێلکەی منیش گەرزانتر بێ معقولە هێلکەی تۆ بچێتە زێرابەوە مە هێلکەی مریشکی بخێتە سەلاجەوە خوا بۆ ئەوی دروست نەکردویت هەمووی چوارسەی هێلکەی لێلکانەکە دانەکان تا داناوە کە بیکەی بە مناڵ کە نەیفەوتێنی کە زایعی نەکەی بۆ گۆشتی تۆ ئەبێ لە هەچی گۆشت ئەرزانتر بێ گۆشتێک بەلای قەسابەوە لە شوشەیە دانراوە بچوو ئاواسی دیکە قەسابەکە کاکەی کڕی نەوەڵا پارەم پێ نییە ئەی بۆچی وەسای دەفەرموو بڕۆ ئەی بۆ گۆشتی تۆ بێ لە دایرە و لەسەر جادە و لە بازارەکانە خەڵک ئاواسی دیکە بۆ ئەبێ خەڵک پێ و پێ بکەنێ دادی من ئیسلام ئەو حرمەتەی پێبەخشیوی ئیسلام ئەم تاجەی کردووەتە سەرێ ئیسلام ئەم گەورەی پێبەخشیوی ئەم تاجە لەسەر تا مەلیکەیت ئەو خۆڵە لە ژێر پێتا خۆڵی بەهەشتە مەلیکەیت چی تەوێ لەوە زیاتر مامۆستای ڕۆژێکان چوو محاسبەی تەڵەبەکانی کە لە هەموو تەڵەبەکانی یا مناڵێکی زوی تەڵەی تیا بوو وتی دەستکەرەوە تی مامۆستا تۆ ناتوانین لە من بی تێڵم دەستکەرەوە چۆن ناتوانم لێ بوو تی مامۆستا ناتوانین لێم بی چۆن قسەیەکەیت چۆن ناتوانم لێ بووم لە هەموویانمانە بانتوان تی مامۆستا منم بەیانی نوێژم بە جەماعەت کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ نوێژی بە جەماعەت کرد ئەو ڕۆژە لە پەنای خوایە من لە پەنای خوایم نە تۆ ناتوانین لێم بی مامۆستاکە زۆر مەعجەب بوو بە مناڵە تێ مناڵە زۆر عاقڵە وتی کوڕم بڕۆ ماڵەوە بچۆ لە شوێنێک بچۆ لەسەر ئەرزا تۆزێ خۆڵی باشتم بۆ پەیاکە تینجا چیە مامۆستا بەیانی بۆ تێنم بەیانی تورەکەیەکی بەدەستەوە بوو تی مامۆستا ئەوە خۆڵی باش وتی کوڕمە لە کوێ ناوە وتی مامۆستا لە ژێر پێی دایکم کۆ کردوێتەوە ئەو خۆڵی بەهەشتە لە ژێر پێتا مەلیکە شاژن بەڵام خۆ بە خۆ نازانیت خۆ تەقدیری خۆ ناکەی خۆ ڕێزی خۆ نازانیت حەزەکەم باش بزانیت بەڵێ ئایزەکانم لەبەرەوە دایک بە دەرەجەی یەک مەزدەری پەروەردەی و خوای گەورە بۆ پەروەردەی دروست کردووە بۆ مناڵی دروست کردووە هەموو ئەوەی کە لە فەسلەجەی ئافرەتە هەیە خوای گەورە بۆی دروست کردووە ئەی سەرمێنێ کام ئافرەتە بۆ ماڵ دروست بووە بۆ مناڵ دروست بووە بۆ پەروەردە دروست بووە غەیری ئەمە دڵنیاتانەکەم سلعەیەکی ڕەخیسی بەدەست پیاوە
شتێکی قێزەون و پیس و گڵاویت کەس حسابە بۆ ناکا دوای کە پیر بێزان چیتان لێکەن خەڵوەتگەی پیری سەرجادەکان ئای سەر مشکلێ سبحان الله ئەخر ئەو مناڵەی کە ئەمڕۆ حسابی بۆ نەکەیت و گەورەی نەکەیت و لە باوشی تۆیانە بێ بەیانی ناتکاتە باوشکە نەخۆش بووی بەیانی حسابت بۆ ناکا ئەزانن لەبەرەوە گەورەترین شت کە بە تۆ دراوە خۆشەویستەکەم خوشکەکەی من بەڕێزەکەی من ئەوەیە کە ئیسلام پێی بەخشیویت تو ئەو خوای من پرسیار لە جەنابتانەکەم ئەو بۆ سابوونێک نییە ڕسمی ئافرەتێکی لەسەر نەبێ ئەو بۆ شامپۆیەک نییە قژی ئافرەتێکی زەردی لەسەر نەبێ ئەو بۆ بزاعەیەک نییە گۆرەویەک نییە مەلابیسێکی داخلی نییە ڕسمی ئافرەتێکی لەسەر نەبێ ئەمەم هەمووی قبوڵە لەسەر ئەو سەرەمە ئەو تەوقی سەرم بەزەوی لەسەر ئەم تەوقی سەرم قبوڵ نییە زان چییە تۆ شۆڤڵێ دروستی ئافرەتێکی لە پاڵا ڕاگری کاکە شۆڤڵ عەلامەتی قووەتە و بەهێزیە و هەمووی ئاسنە و هەمووی پۆڵایە ئەم ئافرەتە بۆ هێنە لە پاڵ شۆڤڵەکەیان ڕادگرت بۆی پاری پێپەیاکەیت یعنی ئافرەتێکی سویدی ڕۆژێکان بەلای ڕسمێکی ئافرەتێکی ڕوو تا ڕۆی چوەسە شوێنێکی بەرز و ڕسمەکەی دران وتیان بۆ ئەو ڕسمە درانەوەی کردێتەوە وتی ئێمە ئاوا سوگنین هەراژمان کەن ئێمە سوگنین ئاوامان لێ بکەن ئێوە سوگنین ئاوا بێقیمەتمان کەن لەبەر خوشکەکەم تۆ بەڕێزی تۆ قورسی خوای گەورە ڕێزی پێداویت ئەو نە بەتەنگ ئەوە مەبە لە دەرەوە چەند ڕێک و پێکەبی چەند کەمەرەکە و یعنی ئافرەتمان هەیەتە لای ئێمە نازانێت چی میکیاجە بەکاربێنێ نازانێت ساڵوێنێ بەکاربێنێ نازانێت چی بکە کاک دکتۆر حەبێکی زەعیفین بەرێ والله قوربەسەرە لە تا ئەوەی کە خەڵک پێی نەڵێ ناشیرینە تێبەسکی خۆی نار ناخوا ئەزانن هەندێک کەسە ئیساکەنە لە ناو ڕیخۆڵی خۆیان کرم بەخێوەکە بۆی کەنانی خوارد کرمەکە بیخوات و پێ قەڵەو نەبێ کرم لە سکیا بەخێوەکە لە ڕیخۆڵەیە خۆی دایناوە هەمە مێنەتی نییە قوربەسەری نییە ئەمە داماوی نییە یعنی تۆ ئەوە بەتەنگ ئەم جەستە و لاشێوەی تێبەسکی خۆنان نەخۆیت خوشکی من هەموو جوانێ چاک نییە بەڵام هەموو چاکێ جوانە مسلمان بە چاکی چاک بی جوانی واللهی جوانێکەت بە حیا و حرمەت و دامێنەکەتەوەیە لەبەر ئەوەی کە باسەکرێت ئەوەی کە ئەوترێ واللهی هەمووی فریودانە قەسەم بە پەروەردگارتان قەسەم بەو خوای دروستی کردون و باشتر لە هەموو کەسەتان ناسێ ئەو بڕیارانەی خوا بۆی داون ئەوە ئازادی ئافرەتە لەئەخیرا ئافرەتێکمان هەیە ناوی خۆی ناوە ئەمینە سەلمە ئەم ئافرەتێکی ئەمریکی بوو مخریجەیەکی سینەمایی بوو نەسی قسەکەی تانوەکو خۆی بۆ ژەڕنەوە ئەم ئافرەتە کە تۆبەی کرد ئەڵێ ئەو کەسانەی بانگەشەی ئازادی ئافرەتەکەن نە لە ئازادی تێگەیشتون و نە لە ئیسلامیش تێگەیشتون جانجۆ بگرن ئەو کەسانەی بانگەشەی ئازادی ئافرەتەکەن نە لە ئازادی خۆی تێگەیشتون ئازادی یعنی چی نە لە ئیسلامیش تێگەیشتون ئیشی ئافرەت لەسەر حسابی دایکایەتیەکەیەتی کە ئافرەت ئیشی کرد ئەبێ دایکایەتێکی بخاتە لاوە مناڵەکەیەکەوێتە سەر جادە ئەبێ بە تلیاخۆر ئەبێ بە باند ئەبێ بە پیاوکوش ئەچێتە سەر جادە ئەچێتە سژنەوە ئەم دایکە هەز بە زەمب و تاوانەکە کە مناڵەکەی وای لێ هات نەسی قسەکەیەتی لێی دەرنەچووم جا فەرمێ چی ئەفەرمێ کاتی خۆی من یەکێ بووم لەو کەسانی بانگەشەمە کرد بۆ ئازادی ئافرەتان پێمان نەخەڵەتێن ئێستا من خۆم یەکێ بوون لەوانی بانگ مەکردن بۆی ئازاد بن لە قەید و کۆت و لەم زنجیر و لەم عەبایە دەرچن لەم ماڵە دەرچن بێنە دەرەوە ئەفەرمێ واڵ خەڵەتان بوو خۆشمان ئیمانمان پێی نەبوو ئێستا من باش ئەو کەلیمەیە تێگەم باش معناکەی زانم بەڵام ئێوە تا دەستان پێیان نەزیێ نازانن ئافەتی ئەوروپی حوڕ نییە بەڵکو بەند و کۆتە بە نیزامێکی غەربی کە ئیبا بڕێوە کۆمەڵە قیودی بۆ دانراوە کە ئەبێ بیکا نەیکا ناژی کەواتە ئەو کۆت و پەیوەندە تۆ ئازادیت تەنها ئەفەرمێ تەنها و تەنها حوڕیەتی ئافرەت لە چیایە لە ئیسلامایە بۆیە لە ئینگلیزیشە بە مەتبەخە لەن چی پێڵەن چی کچن یعنی کچ یعنی کشن یعنی مەی کچە وانە یعنی خوای گەورە بۆ ئەوەی داناوە خۆشەویستەکانم قسەکان زۆرن کاتەکەمان کەمە داوای لێبوردن نەکەین
خۆشحاڵ بووین لە خزمەتتانە زۆر داوای لێبوردنەکەین ئەوەی کە قسەیەکی ڕقمان کردبێت تەژریحێکمان کردبێت دەنگمان بەسەریا بەرز کردێتەوە دڵنیا بن ئێوە لای من هەمووتان خوشک و کچ و دایک و بەڕێزی منن دڵنیا بن لە خۆتان بۆ خۆتان دڵسۆزترم چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمێ لقد جاءكم رسول من أنفسكم حريص عليكم ما عنتم بالمؤمنين رؤوف رحيم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆتان بۆ خۆتان حەریستر و بەمشورترە بەجوێی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم شوێن پێکانی خێزانەکانی هەڵگرنەوە شوێن پی سەحابەکانی پێغەمبەری خوا و ژنەکانیان هەڵگرنەوە دڵنیا بن ڕێگەون ناکەن أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته